هەوراز گیان سڵاو، برای من، تۆ هەرتەنیا ناوێک نی لە شاشەی تەلەڤیزیۆنێک، تۆ هێمای کۆڵنەدان و بوێری و تێکۆشانی میللەتێکی. کاتێک تۆ دەنگت هەڵدەبڕی، هەمووی خەڵک هەست دەکا کوردایەتی و نیشتمان دۆستی هەروە لە دڵی ئەو نەتەوەیەدا زیندووە، بە تایبەت ئێمە کوردانی تاراوگە. تۆ یەکەم هەورازی ژنی بەرەو لووتکەکان هەڵدەکشێ. بەر لە تۆش هەورازێک لە نەغەدەی ڕۆژهەڵات بۆ یەکەم جار خۆی گەیاندە بەرزترین لووتکەی ئاسمانی چیای ئێڤەرێست. دڵنیام دوای تۆش هەر ئامۆزایەکی خۆت لە کۆبانێ دیاربەکر یان کرماشان دیسان لووتکەیەکی نەبەزێنراوی تر دەبەزێنێ. ئەوە نییە هەر دوێنێ نام و فازل لە ئەمریکا چی کرد و چۆن بەڵێنەکەی خۆی بردەسەر، کەوا ئەبێ سەری هەموو کوردێک بەرزکەم. برا خۆشەویستەکەم، ئێستا کە ئەو نامە خۆماڵیەت بۆ دەنووسم، خوددا دەزانێت لە کافتریای کام هۆتێلی لۆکسی 5 ئەستێرەی ئەمریکی خەریکی خواردنی قاوەڵتی بەیانی یان لەبەر چاوی کامێرای ڕۆژنامەنووسەکانی جیهان خۆت بۆ ڕێوڕەسمی خەڵاتە نایابەکەی شۆرتی ساز دەکەی. خەڵاتێک کە خۆت و هاوڕێیانت لە ئاوا ساڵێکە یەک پش و شەو و ڕۆژ کاری بۆ دەکەن. بخۆ و بخۆرەوە کە مافی خۆتە تامی لێ ببینی و کەیفی پێ بکەی، چونکە بەڕاستی شایانی ئەوی. باشە بۆ هەردەبێ ئێمەی کورد باسی ئەستێرەکانی جیهانی بکەین و منداڵانی خۆمان لەبیر بچێتەوە؟ بەڵکو بە پێچەوانە ئێمە دەبێ بە هەڵکشان و سەرکەوتنی هەورازەکان و لاوانی خۆمان شاگەشکە بین و گۆشتی پێوە بگرین. هەورازی من، هەورازی کوردان. ئەوە تا بنەماڵەکانی ڕۆژهەڵات هەر هەمویان لە کۆیە و زەرگوێز و هەولێر و سلێمانی ماڵ و ژیانیان خاپوور کراوە. قوتابخانە و بنکەی تەندروستی و تەنانەت بنکەی خەبات و خۆشەویستی و هەمێدی ئەوان کە نەک هەر خۆیان دایان ساڵە خەون بە سەرکەوتنیەوە دەبینن، بەڵکو نەتەوەیەک لە ڕۆژهەڵات پشتی بەوانەوە ئەستورە ڕۆژانە بەدەیان درۆنی نەیارانی ئێمە و ئێوە وێران کراوە. بە قەولی شێخدارا، هەوراز تکایە گوێم لێ بگرە. ئەوان ئێوە و ئێمە لێک ناکەنەوە. ئەوان دەزانن ئێمە چوار نین. ئەوان هەوڵ دەدەن بمانکەن بە 10، 15، 20. جاوردەوردە بەبەر چاوی یەکتر لەوەش لێ قەوماوترمان بکەن. ئەوان زەندەقیان لە شێعرەکەی خاڵە قازی چووە. دوودانە دوو نابن بە چوار، دەبن بە یەک. کاک هەورازگیان، لێت ناشارمەوە کاتێک بە گوڕ و تینەوە هەواڵێکی ئاوەدانکردنەوەی کوردستان دەخوێنیەوە و بەراوردی دەکەی لەگەڵ بەشەکانی تری عێراق و ناوچەکە گەز باڵای پێ دەکەم. دەزانی کاتێ هەواڵی تێکشکانی دوژمن و مەرگی نەیارانی کورد بڵاو دەکەیەوە هەتا 40 ڕۆژ لە ماڵی ئێمە هەرجێژنەیە؟ نازانم لێم حاڵی دەبیاننا، ئەمن ئێستاش هەروە داوەتم دەستگیدا دەگەڕێ. دەزانی کاتێ لە نهۆمی سەرەوە ڕادا دەبەزی بۆ سەر کورسی هەواڵەکان، کاتێک کە تەنیا شاشەیەک بووی لە هیچ هەڕەشەیەک سەڵ ناکەیەوە، نازانی لە حەجمەتان فرمێسک و بارانەی شادیم لێ تێکەڵ دەبوو، لە پاڵ خۆمدا لێم دەدای و ڕێکم دەکوشی و ماچم دەکردی. هەوراز، دەزانی ئیزنت پێ نادەم خۆت هەر تەنیا بە خەڵکی هەڵەبجە بزانی؟ نانا نەکەی. هەر ئێستا ئەگەر سنووری دەستکرد نەبا و لە کوردستانی گەرمێنەوە بەرەو کوێستانی ڕۆژهەڵات چووبای،
سوێند بە گیانی هەموو شەهیدانی ئەنفال و کۆبانێ و هەڵەبجە و مەهاباد و دەرسیم هەتا ساڵێکی دیژ نەتدەتوانی چرکە ساتێ بێ میوانداری ئامۆزاکانت لە ڕۆژهەڵات بەحەسەیەوە. تۆ چۆن لە ڕۆژهەڵات حاڵی؟ لە ڕۆژهەڵات هێشتا دایک و باوکانی ئێمە هەموو شەوێک هەتا جارێک بۆ سەرکەوتنی ئەو بڕووکە دەسەڵاتەی باشوور و ڕۆژئاوان نەپاڕێنەوە سەریان ناخەنە سەرسەرین. دەتزانی هەوراز لە ڕۆژهەڵات هەروە لاوانی کورد بە تاوانی شادی و هەڵپەرچێ بۆ پۆستی سەرۆک کۆماری مامجەلالی نەمر و سەرۆکی هەرێم کاک مەسعودی خۆشەویست لە زیندانەکاندان؟ بە هەر هەموویانیان گوتووە تاوانی هەرە گەورەی ئێوە شێعرەکەی خاڵە قازیە؟ بەنگۆ چی چێ دەبێتە سەرۆک کۆماری عێراق و سەرۆکی هەرێمی کوردستان؟ دەتزانی هەوراز لە ساڵی 1999ەوە لەو ڕۆژەی ئاپۆی کوردان بەدیل گیرا لاوانی ڕۆژهەڵات هەروە لە زیندانن؟ تاوانی ئەوانیش کە قەت لێبوردنی نییە پشتیوانی لە ڕێبەرێکی کورد و دیسان هەر ئەو هەڵبەستەی خاڵە قازی بوو. شتێکت پێ بڵم هەوراز، لە ڕۆژهەڵات جلوبەرگی کوردی وەک سەدان ساڵ بەر لە ئێستا هەروە بڕەوی هەیە و هەروە مۆدێلی گرێگرەی کەوا پاتۆڵەکەی کاک مەسعود بارزانی یەک لە بەناوبانگترین جلەکانی پیاوانەیە. لەوێ بەبێ جیاوازی دەنگ و نەوای عەلی مەردان و تایر تۆفیق و ماملێ و ڕەزازی و شوانپەروەر و زیرەک و زیادەسحەت دەنگی زاڵ بەسەر کۆڵان و شەقام و ئۆتۆمبیلەکانە. لە ڕۆژهەڵات هەروە بۆن و بەرامەی کوردایەتی هەموو شار و گوندەکانی بناری زاگرۆسی تەنیوە و عەشقی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکە لە ئەوینی ڕۆژانەی خەڵک. هەورازەکەم، دەزانم ئەوانە هەموو دەزانی. چ بکەم دوای شەهید بوونی خەزاڵە لاوەکەی ڕۆژهەڵات و ئاوارەبوونی تەرمەکەی بەسەر دەستانەوە دڵم هێندە تەنگ ببوو، گوتم با دەردە دڵێکت بۆ بکەم. لەو لاشەوە هێندە ناسرا و خۆشەویست و لەبەر دڵانی ئێیت پێ دەبم. جا بە تۆی نەڵێم بەچێ بڵم. بەچێ بڵم ئەوە تا قوربان و حەج و غەزە لە بندەرچی خۆتانە. چێ دەزانێ ئەو خودا مەزن و ڕەحمانە یارمەتی دوو بنە ماڵەی کوردی هاوزمان و هاودینی تۆ بە حەجێک قوبوڵ ناکاو؟ چێ دەزانێ بە پەنادانی دووسێ کوڕ و کچی گەنجی ڕۆژهەڵات خودای تەعالا ماڵ و منداڵی ئێوە لە بەڵاو نەهامەتی ڕۆژگار ناپارێزی؟ چ بکەم هەوراز گیان، هاوارم بۆ کوێ هەڵبڕم؟ دەنگم هەر تەنیا بە تۆ ڕادەگات. وەرە وەک مەردان، وەک دەنجێکی کاریگەر کە هەمووی کورد خۆشی دەوێت، کەمپەینێک بۆ ئەو ماڵ و منداڵانەی ئاوارەی ڕۆژهەڵات وەڕێخە و قۆڵی هیممەت و نیشتمان پەرستی لێ هەڵماڵە و مەهێڵە خوشک و براو ئامۆزاکانی کوردت لە شارەکەی تۆ ناوی ئاوارە و ژانی ئاوارە بوونیان بەسەردا بسەپێ. ئەوان لەو پەڕی بێدەرەتانیدا سێ ماڵ و چوار ماڵ بێ ئەوەی هیچ دەراوێکی ڕوونیان هەبێ لە ماڵێکی کرێدا دەژین و نەک هەر کرێ ماڵ بگرە بۆ بژێوی ژیانی ڕۆژانە و دکتۆر و دەرمانیش چاویان بڕیوەتە تروسکایی بەرەکەتی دەسەڵاتی ئەو بەشەی نیشتمان. دڵنیام ئەگەر تۆ دەست پێشخەری بکەی هەزاران دەست و دڵ بە دوای تۆدادێن. هەندێ جار یەک دەنگ دەتوانێت سەدان ماڵ ڕووناک بکاتەوە. ئەو ڕۆژهەڵاتیانە چاوەڕوانی دەنگێکن بڵێت ئێوە تەنیا نین. هیوادارم ڕۆژێک دابێ وەک ئەو دیاریە ناوازەیەی بۆ فریاکەوتنی لێ قەوماوانی چەمچەماڵ کردت، خەڵاتی کوردایەتی و کۆڵ نەدان لە ڕۆژهەڵاتی ئازیزیش وەرگری و
نەک هەر خۆت و ئاوا بگرە نەوەکانیشت لە ژێر تیشکی درەوشانەوەی ئەو خەڵاتە ئاڵتونیە شانازی بەبوونت بکەن و ناوی هەوراز ببێتە یەک لە ناوە ترێندەکانی نەوەکانمان لە مێژوودا. 7/5/2026 مام کوردنژاد، فینلاند.